بسلافن گرم و هیوین دمن خوش هون بخیر هاتن دمی لحاف گهاندنا کردان کرد کنکشن. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي و بويرن لجهان دقوم بيك جوهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوك ده برنامج ايرو دا امريكي بيروريا 11 ساليه 11 سبتمبر ديكن وهشتا افاكرنا مزخانه لجهه هريشه لنيويورك بداوينه هاتيا کی جدو کاندیدین سروکاتی دی امریکا باشتر جتیدوری به پاریزا ما باوریا چند کسان سر جادن واشنطن ورگرتنا پشتنا بالوزی امریکی لیبیا کار بدست لواشنطن آلوس کرنا ایران و اسرائیل در بازن دروین دو کاندیدین سروکاتیا امریکا دا و یکم فستیوالا هنری کردی لامریکا لزانون کویا تنسی هاتیا کرن ما راپورتک جوور هیا سلامن دوباره بینرین کرد کنکشن نافگاندنا کردان لی بیروریا 11 سالیه هریشن تروریستین 11 سپتامبری به هزاران امریکی لسی جهین هریشان رز لسی هزار قربانیین خوا گرد. لسرای اسپی سروک اوباما و خانم خوا دیگل کارمند و نافدارین دین امریکی دقیقه کار رز گرتنی به دنگ مان. دپیرا لپنتاغون سروک اوباما دیگل وزیر بروانی لیون پنیتا و مزنا افسرین بروانی رز لقربانین پنتاغون ینوی روژه گرتن. لهماندم لباجار نیویورکی و لجهه ناوندا بازرگانیا جهانی ناو قربانیان دهات خوندن. جو بایدن جگری سروکی لریو رسمین شانکسویل الولايات بنسلفانيا آماده بو جهه کفتن خواره فروکا چاره یا تیرورستان رواندی و کفتی خواره بری بگهت واشنطن. او گراوند زیرو جهه دو آواهی ناوندا بازرگانیا جهانی لی نیویورکی کو لیانزده ایلونا 2001 بونا آرمانجا هریشن القاعده بویا موزخانه بیروری و رزگرتنی لی پشتی 11 سالان جی هشتا او بداوی نهاتیا هرچا آبا فرمانداری نیویورکی نه دبیجا لچند هفتین دهاتی کار لسر پروژه دی دیسان دست پی بکا. یادگارگای نیشتیمانی 11 سپتامبر لسالی پارەوە لە نیویۆرک کراوەتەوە و زیاتر لە 4 ملیۆن کەس سەردانیان کردووە. بەڵام چەند مانگێکە کارکردن لەسەر ئەو مۆزەخانەی تایدایەتی وەستاوە بەهۆی کێشەی داراییەوە لە نێوان دەسەڵاتی پۆرت کە خاوەنی باڵەخانەکانی نێوەندی بازرگانی جیهانی بوو لەگەڵ ئەو دامەزراوەی مۆزەخانەکە دروست دەکات. ئەوە شەرمەزاریە خەڵک لە دەرەوە دێنە ئێرە زۆر جار لەوێ بووم و خەڵک لێیان دەپرسی مۆزەخانەکە لەکوێیە بۆ نەکراوەتەوە چۆن وەڵامی ئەو پرسیارە نەدەدەیتەوە کاتێک ئێمە لەسەر هەندێک پارە شەڕ دەکەین. لەناو مۆزەخانەکەدا بەسەرهاتی هێرشەکان دەجێڕێتەوە و هەروەها ژیانی ئەو کەسانەی لەو هێرشانەدا کوژران. هەروەها نیشاندانی پیلانگیڕەکانی ئەلقاعیدە هەرچەندە هەندێک لە کەسوکاری قوربانیان ڕایان وایە دەبێ وێنەکانی تێرۆرکاران لەلاوەدا بنرێن. ئەگەر دەتەوێت وێنەکانیان ببینیت با بشنە ئەو خانەیەوە سەیری بکەن وا هەز دەکەم کۆڵێکی ناودارانە بەهۆی دانانی وێنەی تروریستەکان. یەکێک لەو مەسەلانەی تر کە مشتومڕی لەسەرە دانانی نزیکەی 9,000 پارچەیە لە ئێسکوپروسکی قوربانیان لە ژێرزەمینی مۆزەخانەکەدا و تەنهاش کەسوکار و پشکنەرانی تەندروستی دەتوانن بیبینن. هەندێک لە کەسوکاری قوربانیان داوای یاساییان تۆمار کردووە. پێم وانییە هیچ مۆزەخانێک لە ئەمریکادا هەبێت ئێسکوپروسکی مرۆڤی تێدا بێت ئەوەش پێویستی بە مۆڵەت وەرگرتنە لە کەسوکاریان. مایکل بلومبەرگ شارەوان و سەرۆکی دامەزراوی مۆزەخانەکە دەڵێت پێویستە ئێسکوپروسکی قوربانیان بهێڵڕێنەوە بۆ تاقیکردنەوەی DNA. یەکێک لە شتە دیارەکانی مۆزەخانەکە ئەوە دەبێت ئەو ئیسکوپروسکە نەناسراوانە لەکوێدا دەدەنێن. ئێرە شوێنێکی بچووک نییە. دامەزراوێکە وەک پێشکەنەرانی تەندروستی دەڵێن پێوەستە هاوکاتی بەرەو پێشەوەچوونی تەکنەڵۆژی. کێشەی تریشان لەوانە دەستەیەکی ئاینی داوایەکی یاساییان تۆمار کردووە لەسەر نمایشکردنی پارچە ئاسنێک لە شێوەی خاجدا کە وەک وێنەیەکە بۆ کارمەندانی فریاگوزاری لە گراوند زیرۆ. لە وەڵامدا دامەزراوەکە دەڵێ وەک کارێکی هونەری نمایش کراوە نەک وەک شتێکی ئاینی. گەلۆکی ji du kandîdên helbijartinên serokatiya Amerîka Barack Obama yê demokrat yan Mitt Romney yê komarî dê baştir welatî
جه تیرۆریستان بپارێزە. ماف پرسیار ji çend kesan kiriye li nav cadên Washington. No question, Obama. بڕیاری زیرەکانەی هەیە ترسی نییە لە بڕیاردان ڕۆمنی هیچ ئەزمونێکی سیاسەتی دەرەوەی نییە. I just think Romney doesn't have any foreign policy experience. Ez bawer dikim ev yariyeka siyasî ye. Lawan ez nizanim bariyê bi kê wan bînim. Ez dizanim Obama şiya Bin Laden bikuşit, belê Bin Laden çendîn sala nediyar bû û kesî nedizanî kîrê ye. ئەمە پرسیارێکی سەختە هەردووچیان کاری گەورەیان لەسەر کردووە بەڵام تا ئێستا سەرۆک ئۆباما خۆی سەلماندووە پێویستە ڕۆمنیش دەرفەتی هەبێت. Ez nikarim li vî demî bêjim ka eger Serok Obama yan Mitt Romney dê terorê nehêlin çunku divêt em nasnama terorîstê nas bikîn û baweriya wan welatin dibêjin qurbaniyên terora Emerîkan e. لەو بڕوایەدام بیرروبۆچوونەکانی دیار و ڕوونە لەسەر تێرۆریزم و توانایی خۆی نیشانداوە لەسەر تێرۆریزم. ئۆباما کارێکی مەزن دەکا بۆ پاراستنی وڵاتەکەمان لە تێرۆریزم بۆیە بۆ بەردەوامیدان بۆ کارانە پێویستە هەڵبژێرێتەوە وەک لە ناوبردنی ئوسامە بن لادن. Ez bawer dikim her du dê karekî baş bikin di parastina welatê me da li hember terorê. Ez bawer dikim wî Peter Şramnî şarazayî di siyasetên derve da heye. Çunku wî ew nîşan daye. چونکە دید و بۆچوونی خەڵکی تر وەردەگرێ بەر لە هەر بڕیار. چونکە کۆماریە و دەشڵێ بودجێ بەرگری کەم ناکاتەوە. بەرسڤا کاربدەستێن ئەمریکی هەمبەر کوشتنا بالۆزی ئەمریکی لە لیبیا کریستۆفەر ستیڤنس و سێ کارمەندین دیەن بالۆزخانێ gelek xemgîn bûn lê zimanê gefeyan jî têdebû. Hêrîşa li ser Qunsulxana Emerîkî li Bengazî Serok Obama heybetî hêla. بە هەڵە تێمەگە لەگەڵ حکوومەتی لیبیا کار دەکەین بۆ دادگاییکردنی بکوژەکانی ئەمریکاییەکان لەوەتای ئەمریکا وڵاتە ئێمە ڕێز لە ئاینەکان دەگرین وەلێ هەرگیز ڕەوایی نادەین بەم جۆرە توندوتیژیانە بە ناوی ئاینەوە. ئەو هێریش بەرسف بوو ji bo vîdyoyekê li ser pêxemberê musulmanak û musulman dibêjin bê rêzkirina ol û pêxemberê wan bû. Du rojan piştî wê hêrişê jî li çend welatên diyên musulman xwepêşandan û nerazîbûnan dest pê kir û xwepêşandiran agir berda alayên Emerîka. Li Wezareta Derve xanim Hillary Clinton behiya balyoz Chris Stevens û sê karmendên diyên wezaretê kir. Ez pisyarîş xwe dikim. Ev e çawa li welatekî qewmî me alîkariya rizgarkirina wî kirbû. Lê bajarekî me ji wêraniyê parast. Ev pisyar rengvedana hindê ye ka ev cîhan çend aloz e û çend bêserober e. Demekî berî niha balyoz Stevens gotibû televizyona El Hurra ew geşbîne hember paşa roja Libya. حەز دەکەم لیبیا ببێتە یەکێک لە وڵاتانی سەرکەوتنی گەورەی هەبێت لە بەهاری عەرەبدا بەردەوامیدان بەوەی ئێستا دەبینرێن ئەوە پێم وایە سەرکەوتنێکی تەواوە بۆیان. Digel zêdebûna nerazîbûnên dijî Emerîka Washington parastina navandên xwe yên dîplomatîk li serenserî cîhanê qeyim diketin û du gemiyên firokhelgir hinartine tîmên dijî tîrorê û lêvekolên federalî hinartin Libya ji bo girtina tundreyên hêrîşkiriya ser Emerîkiyan. Bîneran İsraîl ji siyaseta Serok Barack Obama neraziya ji ber hêla sor ji bernama navokiya Îranê re nedaniye û hevrekê wî komarî Romney ev bi delî ve wergirtiye di kampêna xwe ya milmilanê de jê koşka spî re. Rexna li hikûmeta Obama ji ber helwestê hember bernama navokiya Îranê dest pê kir piştî hatî piştrastkirin ku Serok Obama digel Serokwezîrê İsraîlê Benjamin Netanyahu kom nabitin li seredana wî bo New Yorkê vê mehê. Serayaspî got İsraîlê daxwaza kombûnê nekiriye. Netanyahu dê li kombûna giştiya netewînê girtî rejdiyê li civatê bike karekî tund li dijî Îranê bikin. Netanyahu def havêt hikûmeta Obama çunku demek diyar nekiriye ji bo rawestandina bernama navokiya Îranê. Cîhan dibêje İsraîlê xwaragir e.
هێشتا دەمایە ئەس دەبێژم ئەم li benda çi bin û heta kengî ew civata navdetewî ya hêla sor ji Îranê re nedaniye maf nîne ronahiya sor li pêş İsraîlê deyne. إسرائيل باور دەکەن ئیرانە بچەکی ناوکی دێگەفە بتن لەسەر ماناوێ و نەوێت بژارە کارێکی لەشکری لە دژی دەستگەهن ناوکیین ئیرانی دوور بێخەتن ji bo kandîdê Komarî Mitt Romney jî di hewlakirtina Siraya Spî de ev babeteke dewlemendê kampênî ye. Wî got ew bibe serok yekem seredana wî dê ji bo İsraîlê bidin. دیکتاتۆر li Dîmeşqê ye ne dostê İsraîl û Amerîkayê ye xelkê xwe dikuje û dev ji desalatê bernade. Alîkarên Romney dibêjin ew dê alîkariya serhildayên Sûrî biketin di şerê rûxandina rejêma Serok Beşar el-Esed de. Birêz Romney gelek bironî gotiye ew ê her karekî bike ji bo çek bigihê destê serhildayan. Kampêna Romney dibêjtin eger ew dê koçka spî de bitin ew dê piştras biketin ku İran şiyana durustkirina çekê navokî nabitin. Romney her ji destpêkê wê bêje pîtandina uranyumê nabe, nermî nabe û dê sozên mijid bide ji bo bikaranîna hêzê ku em hêvî dikin negiyê wê qonaxê. Demokrat bawer dikin Mitt Romney çi şerezayî di siyasetên derveyên Amerîkada nîne. Bînerên li hevgihandina Kurdan yekem Festîvala Hunerê Kurdî li Amerîka li bajarê Nashville yê ostanê Tennessee yê Amerîka hatekirin bi hevkariya jimareka çalakvanên Kurd û zankoya Tennessee û bi piştgidariya çendîn hunermendên Kurd. Hevkar Heyder Kerîm li wir bû ev raport ji Kurd Connection ra ئامادە کردە. یەکەمین فستیڤالی ساڵانەی هونەری کوردی لە ئەمریکا کە سێ ڕۆژ بوو لە حوتی مانجینۆ دەستی بە کارەکانی کرد. ئەنستیتوی کەلتوری کوردی لە ناشڤیلی ویلایەتی تەنسی ئەم فستیڤاڵی لە زانکۆی تەنسی ستێت یونیڤەرسیتی سازدا و هونەرمەندانی هەموو بەشەکانی کوردستان و ژمارەیەکی زۆریش لە کوردانی دەرەوەی شاری ناشڤیل بەشدار بوون. بەرنامەکە بە وتارەکی پەیمانگای کەلتوری کوردی دەستی پێکرد کە لەلایەن ئازاد سەمینەوە پێشکەش کرا و تێیدا تشتی خستە سەر ئامانجی سازدانی فیستیڤالەکە و گوتی As most of you know, we Kurds have done numerous programs, conferences and seminars over the years on ئێمەی کورد زۆر کۆنفراس و سمینار و کۆڕ و کۆبوونەوەمان لەسەر زۆر بابەت سازداوە بەڵام بە شێوەیەکی ڕاستەقینە سنجی نەخراوەتە سەر هونەرەوە گوتی ئێمە هەستمان بەوە کرد کە زۆر گرنگە بۆ ناساندنی کەلتوری کوردی بە خەڵکی ئەمریکا پێویستە نەک هەر ئاهەنگی هونەری بجێڕین بەڵکو مێژووی دەوڵەمەندی کەلتوری کوردی نیشان بدەین بە ڕێگای فستیڤالێکی ئەکادمی و زانستیەوە. هەروە گوتی ئەم فستیڤالە یەک لە باشترین ڕێگاکانە بۆ ئاشناکردن و ئاگادارکردنەوەی جیهان لەبارەی هونەر و کەلتوری کوردیەوە. پاشان خانم گلۆریا جانز سەرۆکی کۆلژی هونەر و زانست لە زانکۆی تەنسی ستێت یونیڤەرسیتی بە ناوی زانکۆ و پەیمانگای کەلتوری کوردیەوە خۆشحاڵی دەربڕی لە سازدانی یەکەمین فستیڤالی ساڵانەی هونەری کوردی لە زانکۆکە و گوتی ئەم فستیڤالە بەدەست پێشخەری و سەرپەرشتیکردنی ئەنستوی کەلتوری کوردی ناشڤیل بوو کە جێگای خۆشحاڵی ئێمە بوو چونکە لێرە ژمارەیەک خوێندکارمان هەیە کە سەر بە کۆمەلگای کوردن. هەروەها بە خۆشحاڵیەوە چەندان مانگ هەوڵ و کۆشمان کرد و چاوەڕوان بووین بۆ ئەوەی ئەم دەرفەتی سازدانی فستیڤالە بێتە دی بۆ ئاشنابوون بە هونەر و میوزیک و بوارەکانی دیکەی کەلتوری دۆستەکانمان لە ناو کۆمەلگای کوردیدا. سەرڕای کەم و کوڕی لە شێوەی بەڕێوەبردنی فستیڤالەکە بەشداربووان کاتێکی خۆشیان لەگەڵ بەرنمەکانی ئەو سێ ڕۆژەی فستیڤالەکە بەسەر برد بە تایبەتی هونەری شێوەکاری و پەیکەرتاشی و شانێوگەری و میوزیک و گۆرانی و هەڵپەرچێ. بینرین لە هەفگاندنا کوردان کورد کۆنەکشن هەتا لە هەفگاندنەکادی هەر شاد و بەختەوەر بن و هوندکارن vê bernameê temaşe bikin li ser malperê dengê Amerîka www.voanews.com/kurdî yan kurdiş û hûn dikarin bibin hevalên me yên Facebookê facebook.com/kurdconnection e-maila me ev e kurdconnection@voanews.com. Xuda hafiz.